لە کاتی نزیکبوونەوەی مانگی ڕۆژوگرتن بازاری موسڵمانان پڕ دەبێت لە خواردن و خواردنەوەکان و پێداویستیەکان و خەرجیەکان دووهێندە دەبن. هەروەها پێشبڕکێی کەناڵە ئاسمانیەکانیش زیاد دەکات و زۆرینەی خەڵکیش دەگەڕێن بە دوای نەخشەی پێشبڕکێ و زنجیرە دراماکان و سەر لێ شێواوی بینەرانیش زیاد دەکات کە تەماشای کام کەناڵ بکەن و کام زنجیرە درامایە هەڵبژێرن. سەرقاڵکەرەکان و ئاستەنگەکان و پلانگێڕان دژی ڕەمەزان لەمانە ڕاستەقینەکەی خۆی دایدەماڵن و لەبەر هەموو چاکەکانی بێبەشت دەکەن و ڕێگر دەبن لە ملکەچبوونت لە نوێژەکان و لە تێڕامان لە قورئان. هەر لەبەر ئەمەیە کاتە پێشینە باشەکان بە مانگی ڕەمەزان دەگەیشتن سەرقاڵیەکانی دنیا و ئارەزوەکانیان کەم دەکردەوە و بەرەو داواکردنی ڕۆژی دوایی هەنگاویان دەنا. بۆیە دەتبینین شەوانە بە کەمی دەخەون و لە بەرەبەیانیش داوای لێخۆشبوون دەکەن و بە کەمێک لە خواردن و خواردنەوە ڕازی دەبوون و بە هاوڕێیەتیکردنی قورئانیش دەژیان. لەبەر ئەمە ئاگادار بە لەوەی سەرقاڵیەکانی دنیا و ئارەزوە لە ڕێلادەرەکان و دزە ڕەمەزانیەکان دوورت بخەنەوە لە دەستکەوتنی هەلی ئەم مانگە پیرۆزە.